سڵاو هاوڕێیانی خۆشەویست بەخێر بێن بۆ یەکەمین ڤیدیۆ لە چەناڵی یوتیوبەکەمان. خۆمان پێخۆش هەڵەزانین کە لە زنجیرە ڤیدیۆیەک لەگەڵتان ئەبین لە بابەتی ڕۆبۆتیکسدا. گەر تۆ خوازیاری ئەم جۆرە بابەتانەی ئەوە هەر ئێستا سەبسکرایبی چەناڵی یوتیوبەکەمان بکە. ئەمڕۆ لەم ڤیدیۆدا باسی مایکرۆبیتتان بۆ ئەەکەم. مایکرۆبیت ئامێرێکی بچووک یاخود ئەکرێن بڵێن کۆمپیوتەرێکی بچووکە کە بەکاردێ بۆ دروستکردنی پرۆگرام و سیستەم و یاری جیاواز. هەروەها ئاماز لە دروستکردنی ئەم مایکرۆبیتە ئەوەیە کە ئێمە فێری پرۆگرامسازی بین بە تایبەتی بۆ منداڵان و فێرخوازانیش. هەروەها ئیلهام بەخش بێ بۆ داهێنانی تەکنۆلۆژیا. هەروەها ئاسان بێت بە بەکارهێنان و تاقیکردنەوەی بیرۆکەی جیاواز. هەروەها ئەم مایکرۆبیت ئەتوانین بەکار بهێنرێت لە دروستکردنی یاری جیاواز یاخود سیستەم و یاخود ڕۆبۆتی بچووکدا. بۆ نمونە یاری سنێک یاخود یاری مارەکە، هەروەها یاریە بەناوبانگەکە ڕۆک پەیپەر سیزەرس یاخود بەکاردێت لە دروستکردنی ڕووناکی ئۆتۆمبیل. هەروەها ئەشتوانین ڕۆبۆتی بچووکیشی پێ دروست بکەین. لەگەڵم بن ئێستا باسی یەک بە یەکی پارچەکانی ئەم مایکرۆبیتەتان بۆ ئەەکەم. بەڵێ ئێستاش بە باسی پارچەکانی ئەم مایکرۆبیتە بکەین کە بۆکسەکە کەیتەوە لە بەشی پێشەوە چەند ڕێنمایکەرێکی تیای بۆی باشە لە پارچەکانی یاخود خودی مایکرۆبیتەکە تێبگەیت. هەروەها یەک کێبڵی بچووکمان هەیە بۆ کۆنێکتکردنی مایکرۆبیتەکە بە کۆمپیوتەرەوە. هەروەها یەک باتریشمان هەیە بۆ ئەگەر بمانەیە مایکرۆبیتەکە ئیش پێ بکەین بێ ئەوی کۆمپیوتەر بەکار بهێنین. هەروەها لە کۆتاییشە خودی مایکرۆبیتەکەمان هەیە. مایکرۆبیتەکەمان لە دوو ڕووی جیاواز پێک دێ. سرەتا ئەم بەشە باسەکەین ڕووی پێشەوە بەشێکی بچووک لێرە هەیە کە وەکو ئەی بینن مایکرۆفۆن ئینپوتی پێ ئەوتری بۆ ئینپوتی دەنگ بەکاردێ. هەروەها لێرە لۆگۆی مایکرۆبیتمان هەیە کە تاچەوە بەکاردێ بۆ سودوەرگرتن یاخود هاوکاریکردنی پرۆگرامەکەمان. هەروەها لێرە کۆمەڵێک لیدمان هەیە کە بەکاردێ بۆ پیشاندانی ئەو یاریە یاخود ئەو پرۆگرامێکە دروستمان کردووە. هەروەها دوو بۆتۆنیشمان هەیە ئەیوبی کە بۆ کۆنتڕۆلکردنی یاریەکە یاخود ئەو پرۆگرامە بەکاردێت کە دروستمان کردووە. هەروەها لە کۆتاییشە ئەم ئێجیان ئەم باشەمان هەیە کە بەکاردێ بۆ کۆنێکتکردنی لەگەڵ ڕۆبۆتی جیاوازی تراوەک و ئایۆتی کیت. هەروەها لە ڕووی پشتەوە چەند بەشێکی ترمانێ سەرەتا ئەم بەشە کە بەکاردێ بۆ کۆنێکتکردنی باتریەکە بە مایکرۆبیتەکەەوە. هەروەها ئەم بۆتۆنەشمان هەیە کە بەکاردێ بۆ ڕێزکردنەوەی ڕۆبۆتەکەمان. هەروەها ئەم بەشەمان هەیە کە بەکاردێ بۆ کۆنێکتکردنی مایکرۆبیتەکە بە کۆمپیوتەرەوە لە ڕێی USB-ەوە. هەروەها لێر ئەنتێنامان هەیە کە ئەتوانین لە ڕێی بلوتۆزەوە مایکرۆبیتەکەمان کۆنێکت بکەین بە کۆمپیوتەرەکەەوە. هەروەها لێرە ئەم بەشەمان هەیە کە سپیکەری مایکرۆبیتەکەی و لەوێوە گوێمان لە دەنگ ئەبێ. هەروەها ئەم بەشەمان هەیە کە ئەکسیلۆمیتەرەوە لە کۆتاییشە ئەم بەشەمان هەیە کە کۆمپاسی مایکرۆبیتەکەم. هەروەکو باسم کرد ئەکری ئەم مایکرۆبیتە بەکار بهێنرێت لە دروستکردنی چەندەها پرۆگرام و سیستەم و یاری جیاوازدا. یەکێک لەو سیستەمە بە سوودانێکی ئێمە دروستمان کردبوو بریتی بوو لە کۆمپاس یاخود قیبلە نما کەواتە ئەکری بڵین ئەو مایکرۆبیتە یاخود ئەو کۆمپیوتەرە بچووکە ئەکرێت چەندەها پرۆژە و سیستەمی جیاواز پێ دروست بکرێت کە لە ژیانی ڕۆژانەماندا ئێمە بتوانین سوودی لێوەربگرین. هەروەها بۆ پرۆگرامکردن و دروستکردنی ئەم مایکرۆبیتە ئێمە ئەتوانین مایک کۆد کە وێبسایتی سەرەکی خۆیەتی بەکاری بهێنین بۆ دروستکردن و نووسینی کۆدەکەمان یاخود زمانی پایتۆن یاخود زمانی جاڤا سکریپت. ئەگەر تۆ خوازاری ئەم جۆرە پرۆژانی و ئەتەوێت پرۆژە بە مایکرۆبیتە دروستکەی ئەوە لە ڤیدیۆکانی داهاتوودا ئێمە باسی پرۆژەی جیاوازمان کرد و هەروەها باسی پرۆگرامکردنی خودی مایکرۆبیتەکەمان کردووە. تا ڤیدیۆیەکی تر و پرۆژەیەکی تر خواتان لەگەڵ.